یاریەکانی قۆناغی یەکەمی خولی ناوی کوردستان بە 11 یاری کۆتایی هاتوو لە هەفتەی 13 و لە یاریکی بەهێزدا یانی نەورۆز میوانداری دەربەندیخانی کرد و 3 خاڵ یاریەکەشی لێوەرگرت. لەگەڵ دەستپێکردنی گێمی یەکەم یاریزانانی نەورۆز بە هێرشبردن دەستیان بە یاری کردو. دوای چەند هێرشێک لە دەقەی 15 ناوبژیوان لێدانی سزای بۆ نەورۆز هەژمار کرد. هەرچەندە دیار عەلی لێدانەکەی لەدەستدا، بەڵام دواتر سوودی لە هەڵی گۆڵچی وەرگرت و گۆڵی یەکەمی بەخشیە نەورۆز. دوای ئەم گۆڵە هێرشەکانی هەردوویانە بەبێ ئەنجام بوو. گێمی یەکەمیش هەر بەو تاکە گۆڵە و بە سوودی نەورۆز کۆتایی هات. لە گێمی دووەم ڕاهێنەرانی هەردوویانە بە پلانی نوێوە هاتنە نێو یاریگا و یاریزانانی دەربەندیخانیش فشارەکانیان زیاد کرد بۆ سەر گۆڵی خاوەن یاریگا بەمەبەست یەکسانکردنەوەی ئەنجامەکە و دوای لە دەستدانی چەندین هەلی گۆڵکردن لەلایەن یاریزانانی هەردوویانەوە، بە تایبەت یاریزانانی دەربەندیخان کە بەردەوام لە هێرشبردندا بوون. بەڵام لە دەقەی 91 شیروان کوردستان وەڵامێکی تری بۆ هێرشەکانی یانەی میوان هەبوو، ئەویش دوای ئەوەی بە شێوەیەکی پیشەگەریانە و تاکە کەسی دوای چەند جوڵەیەکی سەرنجڕاکێش توانی لە بەرکردیکارانی دەربەندیخان دەربازی بێت و گۆڵی دووەم و دڵنیایی بەخشێتە نەورۆز و یاریەکەش بە ئەنجامی 2 گۆڵی بێ بەرامبەر بە بردنەوەی نەورۆز کۆتایی هات. سپاس بخۆم ڕۆ لە یاری گرنگە لەنێ وەرگە خۆماتەوەمە لەنێ دەربەندیخان بنەوە ئەم بردنەوە زۆر پێش بووێمە بۆی بچینە پلەی دووەم و ئینشاڵڵا لە جەولەی دووەمە ئامانجمان بەدەستێنانی نازناوەغی و پلەیەکەم ئینشاڵڵا. ڕاهێنەرانی هەردوویانش باس لە ئاستی تیپەکانیان دەکەن و ڕاهێنەری نەورۆزیش دەڵێت قۆناغی دووەم بە هەمان ڕۆحەت یاری دەکەن و یەکێک دەبن لەیانە ڕکابەرەکان. چه ریاضیەک چه ئیش کرد طموحی نەبن با بڕۆ لە ماڵێ دانیش نە بەس مەجاری ریاضە لە چ مەجارێک دەبێت طموحت نەبن بڕۆ لە ماڵێ دانیش وإن شاء الله ئێمە وەک درێ الحەمدولله استقراری مە ئیداری زۆر باشە حتى موضوعی فەنی یاریزانێکمە ببناو باشن بەسن دبا ئیش زیاتر لە سەروان بکەن خصوصا لای کاتی ئەو حالەتەن هەن لای کاتی گۆڵ دەخۆن و کاتی گۆڵ دەکرن دبای لەسەر ئەو سیستەمە بمینن مەسەلا دەستخۆشی لە یاریزانەکان لە کەمەوەی لە توانانە بۆ کردیان بە نسبەت مەرحەلەی داهاتوە بەڵێ لە بەرنامانە هەیە بەم نەتیجانە و بەم خاڵانش ڕازی نین ئێمە طموحی زیاترمانەیە هەوڵەدەین لە مەرحەلەی داهاتوە یاریزان بێنە ئەو یاریزانانەی زەرور نین بۆ تیپەکە دووری بخەینەوە ئینشاڵڵا. یانی نەورۆز بە بردنەوەی توانی خاڵەکانی بەرزکاتەوە بۆ 19 خاڵ و لە پلەی دووەم جێگیر بوو. بڕیارە دوای دەستپێکردنەوەی یاریەکانی جەولەی دووەم لە هەفتەی 14 لە یاریگای خۆی میوانداری سۆران بکات. شڤان ڕۆڤ گەلی کوردستان، سلێمانی.